ئەوان مەز و ڕێی خۆیان گەیاندە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی فەرمی و باسییان لەوە کرد کە ئەمڕۆ زۆر پێویستە کە کورد بیر لەوە بکاتەوە لەگەڵ حکوومەتی عێراقیە بتوانین لە چوارچێوەی دانوسانێکی واقعی بتوانین لە ناو عێراقێکی فیدراڵە حکوومەتی هەرێمی کوردستان و ناوچەی کوردستان بەهێز بکەین ئەوە مەزی ڕئیسی ئەوان بۆ ئێمەش ڕەدی ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی ئەوان ئێمە سوپاسی ئەوانمان کرد کە هەمووەکو بەڕێتانیا وەکو عامی وڵاتانی ئەوروپی وڵاتانی ڕۆژئاوا کە بە خەمی دۆزی کوردەوەن و بەردەوامیش بە دواداچوون و متابعەی کێشەکانی عێراق بەگشتی و کێشەی میلەتی کوردیش لە کوردستانی عێراق بە شێوەیەکی جددی ئەکەن و ئێمەش لە چوارچێوەی ئەوەی کە بڕیارەکانمان وایە کە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقەکەین بەڵام دانوستانێک بێ کە لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان بێ نەک دانوستانێک بە شێوەی یەکلایەنە یا یەکپات ئەوەیە کە حکوومەتی هەرێم کە بتوانێن ویلایەتی هەموو خەڵکی کوردستان بکە و مفاوەزات و دانوستانەکانیش بۆ شێوەیە بێ لە قازانجی خەڵکی کوردستان و لە قازانجی عێراقش بێ بە شێوەیەکی گشتی و ئێمە بەڕاستی باسی ئەوەشمان کرد کە بتوانین ئەوانیش فشار لەسەر حکوومەتی عێراقی دروست بکەن تاوەکو ئەوانیش بێنە سەر و خاڵەسەر مێزی گفتوگۆ بتوانین تەواوی کێشەکان بە کێشە دەستوریەکان کێشە یاساییەکان و کێشەکانی بژێوی خەڵک لەگەڵ عێراقە لەو چوارچێوەی لەسەر کێشە ناوخۆیەکان ئەوان ڕێیان وایە کە کورد لەم هەلومەرجەی ئێستاە زۆر زەرورە بە یەکگرتووی بتوانێت مامەڵە بکە هەم بۆ چارەسەرکردنی کێشەکانی ناوخۆی کوردستان و هەم بۆی بتوانێت بە شێوەیەکی سەرکەوتوو گفتوگۆکانی لەگەڵ حکوومەتی عێراقیە بەرێتە پێش ئێمە ڕێیمان وایە ئەم حکوومەتەی کە ئێستا هەیە لەلایەن غەربیشەوە بەتابەتیش لەلایەن گەورەترین زلهێزی جیهان کە ئەمریکایە باسی دامی ئەم حکوومەتەی کردەوە بە تەشخیصیش کە ناوی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هێناوە معنای وایە دامی ئەم حکوومەتەیە ئێمە ڕێیمان وایە کە زۆر هەموو لایەنە سیاسەکان بتوانن پشتگیری و پاڵپشتی ئەم حکوومەتەی ئێستا بکەین بەڵام ئەکرێ ئەم حکوومەتە شکلێک گۆڕانکاری بەسەر خۆیان بێنێت تاوەکو ئەگەینە کاتی ئینتیخاباتی داهاتوو پەرلەمانی نوێ و حکوومەتی نوێ دروست ببێ.